لە چوارچێوەی هەوڵەکان بۆ پێکهێنانی هێزێکی نێودەوڵەتی بۆ پاراستنی گەروی هورمز، بەریتانیا هێزی زیاتر ڕەوانەی ئاوەکانی کەنداو دەکات. ئێرانیش ڕایدەگەیەنێت ئەوان چاودێری ئاسایشی گەروی هورمز دەکەن. بەپێی زانیاریەکانی تۆڕی سکای نیوزی بەریتانی کە لە سەرچاوەیەکی باڵای حکوومەتی بەریتانیاوە دەستی کەوتووە لە پێناو پاراستنی ئاسایشی گەروی هورمز، لەندەن تاوتوی ناردنی هێزی زیاتر بۆ نزیک کەناراوەکانی بەحرین دەکات. لە بەرامبەریشدا موحسین ڕەزایی ئەمینداری ئەنجومەنی پاراستنی بەرژەوەندیەکانی ئێران لە چاوپێکەوتنێکیدا ئاماژەی بەوە کردووە ئەمریکا و بەریتانیا هەوڵ دەدەن کۆنتڕۆڵی ئاسایشی کەندە و گەروی هورمز و جوڵەی کەشتیەکان بکەن، بەڵام ئێران ڕێگە بەوە نادات و ئاسایشی دەریاوانی دەپارێزێت. دوای تێپەڕینی زیاتر لە 2 هەفتە بەسەر دەست بەسەرکردنی کەشتیەکی نەوت هەڵگری ئێران لەلایەن بەریتانیاوە، عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیاند ئەو کارەی بەریتانیا پێشێلی یاسا نێودەوڵەتیەکانە. لە کاردانەوەی ئەوەشدا دۆمینیک راب وەزیری دەرەوەی بەریتانیا ڕوونی کردەوە پێویستە ئێران کەشتیە دەست بەسەرکراوەکەی بەریتانیا ئازاد بکات. ڕەتیشی کردەوە بەریتانیا ئامادەبێت بۆ ئاڵوگۆڕکردنی کەشتیانەوت هەڵگرا دەست بەسەرکراوەکان. ئەوەش هاوکاتە لەگەڵ پەیامێکی حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران کە ئاڕاسی بۆریس جۆنسۆن سەرۆک وەزیرانی بەریتانیا کردو ڕایگەیاند. هیواخوازە بەدەست بەکاربوونی جۆنسۆن پەیوەندیەکانی تاران و لەندەن بەرەو باشتر بچێت. لەگەڵ بەردەوامی ئاڵۆزیەکانی نێوان ئەمریکا و ئێران و هەوڵەکان بۆ هێورکردنەوەی ئەو گژیانە، عەباس موسەوی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ئاماژەی بۆ ئەوە کرد ئێران ئامادەیە بۆ ئەنجامدانی دانوستانێکی ڕوون و بەرهەمدار، بەڵام پێناچێت ئەمریکا ئامادەبێت گفتوگۆ ئەنجام بدات. هۆکاری گەژیەکانی کەنداویشی گەڕاندەوە بۆ بوونی هێزی بیانی لە ناوچەکەدا. ئەوەش هاوکاتە لەگەڵ لێدوانێکی مایک پۆمپیۆ وەزیری دەرەوە ئەمریکا کە ڕایگەیاند ئێران ڕەزامەندی دەرنەبڕیوە بە پێشنیارەکەی بۆ سەردانکردنی تاران لەبارەی کۆبوونەوەکەی ڤێناشەوە کە بە بەشداری وڵاتانی بەشدار لە ڕێکەوتنی ئەتۆمی بەڕێوەچوو. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕوونی کردەوە هەوڵەکانی ئێران بە ئاڕاستەی پاراستنی ڕێکەوتنە ئەتۆمیەکەیە، بەڵام دەست دەکەن بە قۆناغی سێمی کەمکردنەوەی پابەندبوونەکەیان با ڕێکەوتنی ئەتۆمی، چونکە هیچ گرنگتیەک نییە بۆ جێبەجێکردنی ئەو قسانەی لە کۆبوونەوەکەی ڤێننا کراون.